کورد و هەربژی کوردستان دەستان خۆش بێت. کەیلب مەکلام ئەو کوڕە گەنجە ئەمریکیەی لە کوردستان بە سوورە ناساوە لە پاشێکی شاری هارسنبۆرگی ویلایەتی ڤێرجینیا هاتووە بۆ لای کوردەکان. پارکەکە پڕ بوو لە جلی کوردی ئاڵوواڵە. خەڵک شاد بوون بە بینینی ئەمریکیەک کە چۆن لە هەموو شوێنێکی ئەمریکا دەخوازێ نوێنەراتی کورد بکات. بەشتی ئەوەش شتێکی زۆر چاکە چونکە من خۆم لە کوردستان بووم بۆ 7 ساڵ یعنی لەو کاتە خۆشەویستیەکی زۆر گەورەم گرتووە بۆ کوردستان و بۆ کولتوری کوردستان و دوای ئەوە گەڕامە بۆ ئەمریکا و بینین کە کولتوری کوردستان نەناسن لێرە. یعنی من ئێستا ڤیدیۆ دروست دەکەم بۆ ئەوەی ئەتوانم پێکەنین و دڵخۆشی بێنم بۆ لای کوردەکان بەڵام بۆ دۆمشت هەیە کە ئەمەوەیە کولتوری کوردستانیش بێنم بۆ ئەمریکا بۆی ئەوەنیش دەتوانم ئەم کولتورە جوان بناسێنن. بۆ لای سوورە هاتوون هەروەڵا هاتم بۆ لای سوورە بە بزانێت کوردەکانی هەرسنبەرگ چەندەکەین ئەنجا وێ بخێرانترینکەین. وڵا هاتم بۆیە سوورە لەسەر تیکتاک و ئینستاگرام زۆر دەبینم ئەنجا وێتم هەستکەم بڕۆم سێرکەم بۆیە وێتی هەر پەوسیەکەت ئەنجا زۆر خۆشحاڵم کە پیاوکی سپیە ئەنجا کوردیەکەی زۆر باشە ئەنجا جێلی کوردیم کە دەبێت بۆیە وتم هەبێت بیکەمە دەبێت بۆیە. سوورە لە ڕابردوو لەگەڵ خێزانەکەیدا 7 ساڵ لە شاری سلێمانی ژیاوە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە کە بە سەدان هەزار فۆڵۆوەری هەیە. بەردەوام بە زمانی کوردی دەدوێت و باسەکانی لەسەر کوردستانە. لەم گربوونەوەیەش زۆرێک لە خانمان و پیاوانیش بە خۆشی سوورەوە جلی کوردیان پۆشی بوو لەگەڵ سوورەشدا وێنەیان گرت. بە تایبەتی ئەمە بڵێم بۆ گەنجەکانی ئەمریکا ئەمە بڵێم بەڵێ فێری ئینگلیزی بە هاوڕەکانت بە ئەمریکی بن کێشەمانیە لەگەڵ ئەمریکا برادەرین بەڵام خۆت کوردیت و لەبیر ناچی ئەوە چونکەوە زۆر گرنگە و تۆش ئەگەر تۆ گەنجی کوردیت لەبیر ماکە چونکە تۆ زۆر گرنگی زۆر تایبەتی کولتوری کوردستان زۆر تایبەتە. ئەمێ گەنج لە ئەمریکا ئینگلیزیەکەمان زۆر باشە بەسە بێ واش کوردیەکەمان بپارێزین و لە بیرمان نەچێتەوە. ئەم منداڵە بەرجی سووری پۆشیوە ئەوەشی لەبەر سوورە لەبەر کردووە. لێرەم چونکە سوورە ببینم ئەنجا ڕاستمی لەگەڵ بگرم ئەنجا جلی سووری شەلە لەبەر سوورە؟ چونکە ناوی ئەوەی یەکەم جاری ناوی سوور لەگەڵ سوورە لە زۆر شوێنی ئەمریکا گەشتەکانی بەجلی کوردی و گۆرانی کوردیە و بەڕێیەکە. ڕەنگە ئەوە پرسیار بێ بۆچی گەنجێکی ئەمریکایی کوردستانی بیر ناچێتەوە لە کاتێکدا ڕەنگە لە تاراوگە خەڵکی کورد هەبن زۆر شتی نیشتیمانەکان بیرکردن. ئەمەوەکو کوردانی شاری هارسنبێرگ لەم پارکە کۆبوتنەوە بۆ پێشوازیکردن لە کەیڵاب کە ناسراوە بە سوورە کە خەڵکی ئەمریکایە بەڵام وەکو کەسێکی کورد قسە دەکات دەبینین لە ڤیدۆکانی کە زۆر هەوڵەدا کورد بە هەموو دنیا بناسێنێ کامەش دڵخۆشکەرە بەڕاستی. شتێکی زۆر عەجایبە بۆ من کە ئەمریکیەکە بینم بە کوردی قسە ئاکات اینجا وەکو بەخێراتنی کە کوردێکی کە ئەمریکیەکی سپی پێز ئاوا ئەوە نە کوردپەروەرە بۆ کورد و کوردستان ئێمەش ببووەنەوە هاتین بەخێراتنیەکەی. پارکێک لە ڤێرجینیا بۆنی وەفای کەسێکی ئەمریکی گرتووە کە دەخوازێ بەردەوام نوێنەری ئەو نەتەوەیە بێت کە هێشتا دەوڵەتی خۆی نییە. ئامادەبوانیش پێزانی ئەو هەوڵەی لا لە سوورە بوون. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا شاری هارسنبەرگ ویلایەتی ڤێرجینیا